عێراق یەکێکە لە وڵاتانەی زۆرترین مەزاری ئاینی تایە و ساڵانەش چەندین ملیۆن کەس لە وڵاتانی جیهانەوە سەردانی ئەو مەزارانە دەکەن. ئەوەش وای کردووە عێراق داهاتێکی زۆری لە گەشتوگوزاری ئاینیدا دەست بکەوێت. عەلی عەلاق سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕاگەیەندراوێکدا ئاماژی بەوە کردووە لە کۆی ئەو بوارەی پێدەوترێت کەرتی گەشتیاری بەشێکی گرنگ هەیە و بریتیە لە گەشتیاری ئاینی و لە عێراقیشدا بەهۆی بوونی ژمارەیەکی زۆر لە مەزاری کەسایەتیە ئاینیە دیارەکان ساڵانە لە زۆر کاتی جیاجیادا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی عەرەبی و بیانی لە زۆربەی وڵاتانی جیهانەوە بۆ سەردانی ئەو مەزارانە دێنە عێراق. ڕاشی گەیاندووە زیادبوونی داهاتی گەشتیاری ئاینی لە عێراق لە کاتێکدایە کە نە حکومەت و نەلایەنە پەیوەندیدارەکانی تر تا ئێستاش وەک پێویست گرنگیان بۆ بوارە نەداوە لە کاتێکدا بەپێی ئەو ئامار و زانیاریانەی لە لای لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی ئەنجومەنی نوێنەرانە لە ئێستایە لە دوای داهاتی نەوت کەرتی گەشتیاری ئاینی دووەم زۆرترین داهاتی بۆ حکومەتی عێراق هەیە. عەلی عەلاق داواشی لە حکومەتی عێراق کردووە گرنگیشی تەواو بە بواری گەشتیاری ئاینی بدات و سەرجەم ئەو کێشە و گرفتانەش چارەسەر بکات کە ئێستا لە بەردەمی ئەو کەسانە دروست دەبێت کە دەیانەوێت سەردانی مەزارە ئاینیەکانی عێراق بکەن بە تایبەتی هۆکارەکانی گواستنەوە و گرتنەبەری ڕێوشوێنی ئەمنی تونند بۆ پاراستنی ئاسایش و ئارامی گەشتیارانی ئاینی لە ناوچە جیاجیەکانی عێراقدا. چونکە ئەمانە دەبنە هۆی زیاتربوونی داهاتی گەشتیاری ئاینی و بەوەش ئابووری و داهاتی عێراق بەهێزترە بێت. لە سەرتاسەری عێراقدا زیاتر لە 40 مەزاری ئاینی هەیە کە دیارترینیان و ئەوانەی زۆرترین هاوڵاتیانی ناوخۆیی و بیانی بە تایبەتی هاوڵاتیانی ئێران و بەحرین و کوێیت و ئیمارات و هندستان و پاکستان سەردانی دەکەن. بریتین لە مەزاری ئیمامی عەلی کوڕی ئەبوتاڵێب لە شاری نەجەف و مەزاری ئیمام حەسەن و ئیمام حوسێین لە شاری کەربەلا و عەبدولقادری گەیلانی و ئیمام موسای کاظم و ئیمام ئەبوو حەنیفە لە شاری بەغداد و هەردوو ئیمامی عەسکەری لە قەزای سامەڕای سەر بە پارێزگای سەلاحەدین لەگەڵ مەزاری ئیمام مەهدی لە شاری کوفە.